نا بابە کەبابچێتی زۆر قورسە و گاڵتێ مناڵان نییە. ئەمێ فێری دروستکردنی کەباب بم دوکاندار نانێم بۆ سەیران خۆم لی بە فێر بیت هەتا ماوی فێر نابی فێر نا بابە کەبابچێتی زۆر قورسە و گاڵتێ مناڵان نییە. ئەمە نەکردم بەچی فێرەبی وەڵا ئەگەر بچی بە قەسابەکە بڵێ قیمەی شفتە مەریە لە دەشبی کە ئەین شفتە دەرەچێت و کەبابەکە ناکەوێت ئەی تەمان لاسیکی دەرەچێت ئەتێ وەکو کەباب ئێمە بێ قەت دەرناچێت دانابوو وەسایی وە بۆ نمونە ئەو کاتە کەباب چی لەگەڵا خورا وەڵا کەباب و کاتە پیاز و کەرۆز و تور هەر ئەوە لەگەڵ تەماتی برژاوە تەماتە لە کێکەوە هاتە ناو ئیشەکەەوە تەماتە لەوەتی کەباب دروست بۆ تەماتەشەیە تەماتەشەیە بۆ نمونە گران نەبوو بۆ ژیرفانی خەڵک لەو سەردەمەیە چی کەباب بەڵێ تەوان گران بوو چۆن ئەو کاتاش کەسێ پارەی پێ وایە کەبابی خواریت قڕیشی بکرا حەزی لە کەبابەوە نەخۆش بوو ئەی خوارد باشە زۆر باش باسی ئەو کەسانەکەن کە گوند نشینەکان بوون کە لە لادیەوە هاتن بۆ ئێرە ناوی یەکسەر بچن بۆ کەباب خواردن ئێمە ماشەڵڵا ئەوەنە مشتری خەڵکی دەرەوەمان هەبوو ناوشارمان نەبوو ینی هەرچی لە دەرەوە هاو کەبابخانەکە ئێمەی باوکم لە فولکەی ئاسکەکان بوو هەر لێەوە کە لەو قزدەر و چۆخماخ و لێەوە کە هاتن اینجا باوکم خەڵوژی لەوان نەکری لە جەماعەتی قزدەر و چۆخماخ و مالومەوانە 50 بارە خەڵوزمان بۆ کەوت و هەموو لەوێ ناویانە خوارد و وتر باوکم پارەیانەوە چۆن و بازار شتیانە کڕی و پێداویستی خواردنەوە گەڕانەوە بۆ دەروێت خەڵک دەستی شۆ دوای کەباب خواردن ساڵان لە ساب نەوەی نەیەشت بۆ ئەیوە هەتا ئێستا من بۆ نمونەیەشێک لەوانە مامۆستا تۆفیق برای سەلاح مەچی هونەرمەند هەلای من نانیە خوارد ڕۆژێ وتم مامۆستا دەدەسێ بشەوە خۆ تۆ مامۆستایە چی بۆ مکتب وتی تۆ تەواو نین دەستم چۆن نەشۆمە تام و بۆ نیەکە بە لە دەستما بێت و لە دەمما بێت ئاو بەردەستم ناکەوێت بەردەمم ناکەوێت